فڕۆکەخانەی چانگی لە سنگاپورە وێڕایەوەی بە باشترین شێوە خزمەتگوزاریەکانی گەشت و فڕینی ڕاکخستووە بە دیزاین و خزمەتگوزاری دیکەش سەرنجی گەشتیار و سەردانیکەرانی ڕاکێشاوە. بۆ ماوەی 7 ساڵیشە هەموو ساڵێک بە باشترین فڕۆکەخانەی جیهان دەستنیشان دەکرێت و بەرپرسانی سنگاپورە بۆ هێشتنەوەی لەم پلەیەدا هەموو هەوڵەکانیان خستووەتە گەڕ. ئەوەی وای لە فڕۆکەخانەکە کردووە لە هەر فڕۆکەخانەیەکی دیکە جیاواز بێت بوونی تافگەیەکی سەرداپۆشراوە کە بە گەورەترین تافگەی سەرداپۆشراو لە جیهاندا دادەنرێت. بەرزی تافگەکە 40 مەترە و بە ڕووناکی و میوزیک و بوونی بەرزە پردێک لە تەنیشتیدا کەشێکی ئەفسوناوی بۆ گەشتیاران دەڕەخسێنێت. لە سەرەتای ساڵی 2020 حکوومەتی ئەو وڵاتە بە گوژمەی 1 ملیار و 700 ملیۆن دۆلار هۆتێلێکی 100 ژووری و مۆڵێکی 300 فرۆشگەیی تێدا دروست کرد. لە سەربانی هۆتێلەکەش مەلەوانگەیەکی مۆدێرن دروستکراوە کە مەلەکردن تێیدا وەک ئۆفەرێک لەلایەن هێڵە ئاسمانیەکانەوە پێشکەش بە گەشتیاران دەکرێت و ئەوانەشی ئۆفەری کۆمپانیەکانیان نییە بە تێچووی کەم دەتوانن سوود لە مەلەوانگەکە وەربگرن. جگەلەوەی نمونەی چەند دارستانێک لە فڕۆکەخانەکەدا دروستکراوە کە لە 5/9دا بەدەیان دارودەوەنی سروشتی دارستانێکت لە نێو فڕۆکەخانەکەدا بۆ وێنا دەکات. پارکێکی گەورەش لە فڕۆکەخانەکەدا دروستکراوە کە 14,000 مەتری چوارگۆشەیە و چەندین ڕێڕەوی بە بەرزی 25 مەتر لێ دروستکراوە بۆ ئەوەی گەشتیاران لە ماوەی چاوەڕوانیکردنیان بۆ گەشتەکانیان کاتێکی ئاسوودە و دوور لە بێزاری ببەنە سەر. فڕۆکەخانەکە لە 4 تێرمیناڵی سەرەکی پێکاتووە بەهۆی ڕێڕەوێکەوە پێکەوە بەسراونەتەوە و هەر تێرمیناڵێک و تایبەتمەندی خۆی هەیە و نرخی گەشتەکانیشیان جیاوازە، بەڵام هەر هەمویان خزمەتگوزاری هەرزان یاخود خۆڕاییان تێدایە وەک شوێنی یاریکردنی منداڵان و تەنانەت کورسی تایبەت بە مەساجیش بۆ ئەو گەشتیارانەی بەهۆی گەشتە ئاسمانەکانەوە جستیان تووشی ماندوێتی بووە خاو دەکاتەوە. فڕۆکەخانەی چانگی جگەلەوەی فڕۆکەخانەیەکە لە هەمان کاتدا بە یەکێک لە شاکارەکانی وڵاتی سنگاپورە دادەنرێت و زانیاریەکان ئاماژە بەوە دەدەن زۆرێک لە گەشتیاران مەبەست لە ئەنجامدانی گەشتەکەیان بۆ بینینی ئەو فڕۆکەخانەیە بووە. لەم ڕێگەیەشەوە سنگاپورە داهاتی زۆری لە کەرتی گەشتیاریەوە دەست دەکەوێت.